پرسی ئەنجامنەدانی هەڵبژاردننی کوردستان هۆکارەکان لەمپەرەکانی بەردەمی چێ بەرپرسە لەمە گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز دکتۆر زانە مەلا خالی سەرۆکی فراکسیۆنی پارتی لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. دکتۆر بەخێر بێن. زۆر سپاس. هەبچینە ناو پرسەکەی چێ بەرپرسە لە ئەنجامنەدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. زانی پرسیارەکە زۆر ڕوونە بۆی بە زۆر بەڕوونیش وەڵام بدەینەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسە لە ئەنجامنەدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان. ئەگەر بڵێن بۆ چونکە برادرانی یەکێتی ئێمە دانوستانی زۆرمان کرد و زنجیرەیە کۆبنەوەمان ئەنجامدا چەند جارێکتر لە ڕاگەیاندەکان و بابەتانەمان باس کردیە. بەر لە کۆتایی هاتنی ئەم خوڵەی پەرلەمانی کوردستانی جەو بابەتانەمان هەمووی بۆ ڕایگەشتی ڕوون کردەوە کە ئێمە لەکوێوە دەستمان بە دانوستانەکان کرد و ساڵێک بەر لە ئەوەی کە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کۆتایی پێبێت ئێمە دەست پێشخەریمان کرد بۆ ئەوەی لایەنە سیاسیەکان بەیەکەوە کۆ ببینەوە ڕێک بکەوین لەسەر ئەم خاڵە ناکۆکانەی کە هەن لەسەر یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. کێشەی لە چیە؟ یەکێتی برادرانی یەکێتی کێشەیان لەسەر سیستەمی بازنەی هەڵبژاردن بوو کە ئێمە دوای چەند دانیشتنێک ئێمە ڕازی بوون بەوەی کە هەرێمی کوردستان دابەشی چوار بازنەی هەڵبژاردن بکرێت. چەندە ئەم بابەتە وەکو بیانوویەک دەیان هێنایەوە برادرانی یەکێتی چووکێک کە ئێمە ڕازی بووین لە دوای ئەمە هاتنە سەر بابەتی پێکاتەکان. ئەم کاتێک کە بابەتی پێکاتەکان باس کرا لە دانوستانەکانی ئێمە برادرانی یەکێتی ئێمە زۆر بەڕوونی ئەم پەیامەمان بە برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاگەیاند کە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئامادە نین هیچ قسەیەک لەسەر بابەتی پێکاتەکان بکەین چونکە پێکاتەکان خۆیان بوونیان هەیە لە هەرێمی کوردستان و نوێنەرایەتیان هەیە لە ناو پەرلەمانی کوردستان، نوێنەرایەتیان لە ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان هەیە و وجودیان هەیە لە هەرێمی کوردستان و پێکاتی ڕەسەنی هەرێمی کوردستانە. خۆیان هەن خۆیان وجودیان هەیە دەبێت خۆیان قرار بدەن. ئەم بابەتە لەسەر مەبدەئی جەنابی سەرۆک بارزانی بوو، ئەمری جەنابیان بوو کە ئێمە بە هیچ شێوەیەک لەسەر بابەتی پێکاتەکان قسە ناکەین. خۆیان چیان بڕیاردا ئەوان خۆیان دەتوانن چارەنووسی خۆیان لە بەشداریکردنیان لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان دیاری بکەن. بەڵام بەداخەوە برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕازی نەبوون بەوەی کە پێکاتەکان خۆیان بڕیار بدەن. ئێمە کۆبنەوەمان لەگەڵ پێکاتەکان خۆشیان کرد. سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئامادە بوون، نوێنەری ئێمە برادرانی یەکێتی و گۆڕان ئامادە بوون، لایەنە سیاسیەکانی تر وجودیان هەبوو لە ناو کۆبنەوەکەدا. نوێنەری هەموو لایەنە سیاسیەکانی پێکاتەکان بە ئەندامانی پەرلەمان، بە ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان، بە بەوانەی کە ڕێکخراوی مجتەمەعی مەدەنیان هەیە لە هەرێمی کوردستان هەمووان ئامادە بوون و هەمووان ڕایان وابوو کە لە بەشداریکردنیان لە سیستەمی سیاسی و هەڵبژاردن لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بە هەمان یاسای پێشوو بێ و هەرێمی کوردستان یەک باز نەبێ و 11 کورسەکەیان ئەسڵەن لەناو ئەو کۆبنەوانەدا نەبرادرانی یەکێتی نە ئێمە نە پێکاتەکان لەسەر بابەتی 11 کورسی پەرلەمانی کوردستان قسەمان نەکردووە کە زیاد بێ کە دواتر برادرانی یەکێتی چوون لە دادگای فیدرالیدا سکاڵایان کرد لەسەر ئەم بابەتە. دکتۆر ینی ئێستا پرسەکە ناتوانین بڵین وای لێ هاتووە کە ڕاستە دادگای فیدرالی دژایەتی هەرێمی کوردستانەکە بەڵام هەنێ جار خەتای خۆمانەکانی بڕیارمان بەرامبەر دەرەکەن. خەتای ناوخۆی کوردستان نییە کە پێکەوە ناسازین لە هەنێ پرس داخل لە پرسەکەکەنەوەی گەێنام ڕۆژێک ئێستا پێگەشتین بە دڵنیایی ئەو کاتی ئێمە یەک دەست بووبین، یەک دەنگ بووبین، یەک ڕێز بووبین بەهێزتر دەردەکەوین. ئەمە گومانی تێدانە، بەڵام یەک ڕیزی و یەک دەستی و یەک دەنجی ئەم کاتە دروست دەبێت کە هەمومان قبولی یەکتر بکەین. ناکرێت ئێمە دەست پێشخەر بین، ئێمە ئامادەبین بۆ ئەوی هەرێمی کوردستان بکرێتە چوار بازنە، ئامادەبین بۆ ئەوی کۆمیسیۆنی پێش و بێژ بێت سەرپەرشتی هەڵبژاردن بکات کە ئەمانە هەمووی داواکاری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. هەموو ئەمانە بووین، هەموو ئەم خاڵانە بووین کەواتە ئێمە لەسەر 100 کورسی پەرلەمانی کوردستان لەسەر کۆی پێشنیارەکانی برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕازی بووین، تەنها لە پێناویەوەی کە لە هەرێمی کوردستاندا هەڵبژاردن بکرێت ئەم پرۆسە دیموکراسیە بەردەوامی هەبێ. خۆ ئەگەر پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئەگەر ئێمە ڕازی بووبین وەکو پارتی دیموکراتی کوردستان ئەو پێشنیاری برادرانی یەکێتی لە دانوستانەکان بە ئێمەیاندا کە داوایان کرد 4 کورسی بۆ سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە زیاد بکرێت لەسەر بەشی پێکاتەکان، ئەم 41 کورسی بەر پارێزگای سلێمانی و هەڵەبجە دەکەوێت بکرێتە 45 کورسی، 2 کورسی پێکاتەی کریستیان و 2 کورسی پێکاتەی تورکمان بدرێتە پارێزگای سلێمانی و ئەو ناوچەیە خانەقین و بەو بیانووی کە بە پێکاتەی مەسیحی و تورکمان لەم ناوچانەدا هەن. ئێمە بەس ڕازی بوو باین گفتوگۆی لەسەر بکەین. طبعاً برادرانی یەکێتی خۆیان داوایان ئەوە بوو مافی پێکاتەکان ڕازی نەبوون یان دەست بەبەرشی ڕازی نەبوون. من دەمێ ئەوە ڕوون بکەمەوە برادرانی یەکێتی ئامانجیان بوو 1 کورسی مەسیحی 1 کورسی تورکمان بۆ پارێزگای سلێمانی بێت. ئێمە کە ڕازی نەبووین لەسەر ئەوە ڕازی نەبووین کە 2 کورسی نادەین، لەوە ڕازی نەبووین گفتوگۆی لەسەر بکەین.
چکە مافی ئێمە نەبووە گفتوگۆ لەسەر بابەتی پێکاتە بکەین وەکو چۆن لایەنێ مافی نییە باسی کورسی لایەنێکی دەزانی تۆکایەوە ناکرێت پێکاتە خۆیان وجودیان هەبی پارتی وێشێتی گفتوگۆ لەسەر بابەتی پێکاتە بکەین خۆ پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئەگەر پارتی ڕازی بوو وایە بەوە برادرانی یەکێتی سکاڵیان تۆمار دەکرد لە دادگای فدرالی بێگومان نەخێر باشە ئەگەر پارتی ڕازی بوو وایە ئەو کاتی وجودی پێکاتەکان و 11 کورسیەکەیان لە پەرلەمانی کوردستان دەستوری نەدەبوو بێگومان بەڵێ دەستوری دەبوو کە ئەمڕۆکە دەڵێن ئەم بابەتە عدەم دەستوریەتە دەبان دادگای فدرالی کە دەڵێت ئەم بابەتە دەستوری نییە ڕوونی نەکردیتەوە بابەتەکە بۆ دەستوری نییە هەر لە خۆی پەرلەمانی عێراقیش کورسی کۆتاکان هەیە بۆ ئەوان دەستوریە بۆ هەرێمی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق وجودی پێکاتە هەیە و لە دەستوری عێراقدا لە مادەی 49 زۆر بە ڕوونی هاتووە کە پەرلەمان نوێنەرایەتی هەموو پێکاتەکان دەکات کەواتە دەبێت پێکاتەکان وجودیان هەبێ ئەگەر پێکاتەیەک لیستێکی دیاریکراوی هەبوو و کورسی بەدەستنێنە کەواتە پەرلەمان نوێنەرایەتی هەموو پێکاتەکان ناکات لە هەرێمی کوردستان باشە لە حاڵەتێکدا لە هەرێمی کوردستان برادرانی یەکێتی نوێنەری پێکاتەکان بە نوێنەری ڕاستەقینەی خۆیان نازانن باشە پرسیارەکە ئەوەیە بۆ چەند ڕۆژێک پێشێستا هەر بەشێک لە سەرکردەکانی یەکێتی لە یەکەم کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە هەڵبژێردرا باسی ئەوەیان کرد کە ئەو نوێنەری پێکاتەیەی کە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکێ لە ئێمە نزیکە لە یەکێتی نیشتیمانی کوردستان نزیکە خۆیان ڕایان گەیان بۆ دەبێت لەوێدا نوێنەری پێکاتەکان لە یەکێتی نزیک بن کارێکی دەستوریە بۆ لە هەرێمی کوردستاندا پێکاتەکان هاوپەیمانی پارتین ئەمە نابێتن و ئەمە کارێکە دەستوری نییە هەرچەندە مەسەلەی هاوپەیمانێتی لە پەرلەماناتی زۆربەی وڵاتاندا شتێکی زۆر ئاساییە لە پەرلەمانی هەرمافی خۆیان ئەوان پیان وایە پارتی مافەکانی ئەوانە پارێزێ پیان شتێکی ئاسایی نیە هاوپەیمانی بێ پارتی دیموکراتی کوردستان تەنها هاوپەیمانی پێکاتەکان نەبووە لە هەرێمی کوردستان هاوپەیمانی یەکێتیش بووە هاوپەیمانی بزوتنەوەی گۆڕانیش بووە ئەمە پرسیار لێرەدا ئەوەیە هاوپەیمانێتی لێرەدا کە ئێمە هاوپەیمانێتیمان هەبێت نابێت لەگەڵ پارتی بێ ئەنی بابەتەکە ڕوونتر بڵێن بابەتەکە نەپێکاتەیە بابەتەکە ئەوەیە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان نەدەبووایە ئەنجام بدرێت لە ماوەی ئەم 2 ساڵی ڕابردوودا چونکە بارودۆخی سیاسی خۆیان بارودۆخێکی لێبار نەبوو بەڵێ دادگای فیدراڵی دەسەڵاتەکانی خۆی تێپەڕانوە یاخود با بڵین بڕیار لە هەسەر هەنێشتەیە کە ئەرکی ئەو نیە وەکو یاسای هەڵبژاردن و پەرلەمان و ئەو شتانە بێگومان دەزانی ئەوەی دادگای فیدرالی بڕیاری لێدا لە هەفتەی ڕابردوو ئەمە بڕیاری دادگایی نییە ئەمە تەشریع یاسای دەرکردیە دادگای فیدرالی یاسا دەرکردن ئەمەی وەسفی دەکات یاسایەکی تازەیە بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کردووە یاسا تەنها لە پەرلەمان دەردەچێت یاسا لە دادگا دەرناچێت هەرێمی کوردستان ئەمە شتێکی زۆر ئاساییە خۆ ئێمە وەک باسم کرد زۆر ئاساییە هەرێمی کوردستان چواربازنەی انتخابی بێ ئەسڵەن بۆ پارتی دیموکراتی کوردستان وەکو حزبێکی خاوەن زەماوەر و خاوەنی دەنگدەری خۆی دەنگدەری سابتی خۆی بە جیاواز لەگەڵ لایەنەکانی دیکە پارتی قازانجێتی لە چواربازنەی ئێمەوەمان بەڕوونی بە برادرانی یەکێتی گوت لە دانوستانەکان بەڕوونی بە برادرانی بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری گوت لە دانوستانەکانمان لە سلێمانی بەڵام لێرەدا بابەتەکە ئەوەیە کە ئەوەی پارتی دەیڵێت ئەوان لەگەڵی نەبن ئەگەر ناخۆ پارتی لەسەر بابەتی چواربازنەی هیچ گرفتی نەبووە بەڵام دادگای فیدرالی ئەگەر بێت بەو شێوەیە ورد ببێتەوە 11 کورسی کۆتا بەلاوە بنێت بمبورە 11 کورسی کۆتا و بابەتی چواربازنەی بابەتی ئەوەی ڕێژەی ینی کورسیەکان بە چ شێوازێک دابەش دەکرێت یعنی ئەمانە دەرکردنی یاسایە ئەمە بڕیاری یەکلاکەرەوەی دادگایی نییە دکتۆر ئێستا بڕیاری دادگای فیدراڵی هەیە کە کورسەکانی پەرلەمانی کوردستان ببنە 100 کورسی و چاوەڕێک لە سەرۆکاتی هەرێمی کوردستان وادەیەکی دیکە دەستنیشان بکە حوتیش وادەی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق کۆتایی دێت پێتان وایە لە کێیە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بەڕێوە چیابێ بەڕێوە بچێت بۆی کۆمسیۆن بتوانێت کارەکانی خۆی تەواوکە زانیم بابەتە لە جارەکانی ڕابردووشدا سەرۆکاتی هەرێمی کوردستان سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەرچی یاسایی خۆیان هەستاون هەم بۆ دیاریکردنی وادەی هەڵبژاردن هەم بۆ بەرجەستەکردنی پێداویستەکانی هەڵبژاردن لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەرچی خۆیان وەکو ڕوانگە یاسایەکە بەجێگەیاندیە مە چاوەڕوان دەکرێت سەرۆکاتی هەرێمی کوردستان ئەم وادەیە دیاری بکە یان قسەیەک لەسەر ئەم بابەتە بکە ینی بە پێی پێشبینی ئێمە دەبێت لە سەرەتای مانجی شەشەوە ئێمە ئەم هەڵبژاردنە لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت چونکە لە هەفتی هەفدا کۆمسیۆن وجودی نامینێ ئەو کاتیش دووچاری فەراغێکی دیکەی یاسایی دەبینەوە بۆ ئەوەی
کە بیانوێکی دیکە لە بەردەست بێت بۆ ئەوەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام نەدرێت ڕەنگە ئەمە گومان نەبێت بەڵام لە جارەکانی ڕابردوودا زۆر لەو بابەتانە هاتوونەتە پێشەوە بۆیە پێویست بەوە دەکات کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان خۆیان بە دڵنیاییەوە ئەم وادەیەک دیاری دەکەن شێوازی چۆن مامەڵە لەگەر ئەم بڕیاری دادگاش دەکرێت هەم بۆ بابەتی پێکاتەکان هەم بۆ لایەنە سیاسیەکان ئەمە بۆ بڕیاری سیاسی سەرکردایەتی خۆمان دەگەڕێتەوە بە چ شێوازێک مامەڵە لەگەڵ ئەم بابەتە دەکرێت. بەڵێ بەڕێز دکتۆر زانا مەلاخالی سەرۆکی فراکسیۆنی پارتی لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە ستودیۆ ئامادەبوون. سپاس. سپاس بۆیە. سپاس دکتۆر.